زتر لسر و دنیایی کو ابجوره کو ددن خلکه ددن کسی دچه بن هر آواهی که لهری ما کردستانه سر راب بسن زیادتر خاطو اوین جزا کو شارازه دبواره کرده دنیایی ده جسلیمانی لگلمه خاطو اوین دم باش سپاس با آمده بونتن اما چکاریگریه کی دبیر لسر کردی دنیایی بس هندک جوازیه کان مانکر براود لگل کودکانی دیکه اوی که زیاتر ایوا باسی بکن سودکانی چی و کاریگریه ارینیه کی بله خوی کودی ACI لبنرتا کودک نیه که مباشرة به شێوەیەکی ڕاستەوخۆ پەیوەندی بە دڵنیاییەوە هەبێ بەڵام بە شێوەیەکی گشتی کاریگەریەکی زۆرە کاتە سەرکەرتی دڵنیایی چونکە پابندبوون بە کۆدی ACI-ەوە ڕیسک و مەترسی لەسەر پرۆژەکان کەم ئەکاتەوە بەم شێوەیە کۆمپانیای دڵنیاییەکان ئەتوانن بە متمانەیەکی زیاترەوە هەڵسوکەوت بکەن لەسەر پرۆژەکە و لە چۆن پێشبینی ڕوودانی کارەساد و پێشبینی مەترسیەکان باشترێک ئەبێ بۆ کۆمپانیای دڵنیاییەکان و لەم حاڵەتە ئەتوانن پۆلیسیەکە بە شێوەیەکی خێراتر و باشتر و کاریگەرتر دابڕێژن بۆ پرۆژەکان. بەێ ئەوین خان تاوکو ئێستا نەبوونی ستاندەردێکی بەو شێوەیە نێودەوڵەتیە کە ئەدی ئەمریکا و ئەو خۆیان جێبەجێ دەکەن دەبێت چەند وڵاتی دیکە جێبەجێ بکەن. نەبووتە ڕێگر لە بەردەم دڵنیایی پروژەکەنەوەی تاوەکو ئێستا هەبووە؟ تا ڕادەیەک بەڵێ لەبەرەوەی پابند بوون بە کۆدێکەوە بە یاسایەکەوانێک کە دائەنرێت تاوەکو ئێستا لەبەرەوەی پرۆژەکان یاسایەک نەبووە پابند بن پێیەوە پرۆسەی دڵنیاییکردنەکە بۆ پرۆژەکان و بۆ کۆمپانیای دڵنیاییەکان گرانترێک و زەحمەتر بووە لەبەرەوەی تۆ کاتێک کۆمپانیای دڵنیایی کە هەڵستەیە بە هەڵسەنگاندن یان خەمڵاندنی مەترسیەکە لەسەر پرۆژەکە پێویستی بە داتا و زانیاری هەیە و سیر ئەکات بزانێ ئایا ئەم پرۆژەیە چەندێک پابندە بە ڕێنماییەکانەوە و چەندێک داتا وەرئەگرێ ئایا مەترسیەکەی چەندێکە چەندێک ئەو بینایە بە تۆکمەیی و بە توندوتۆڵی دروست کراوە و هەتا وەکو توندوتۆڵیەکە زیاتر بێ مەرجەکانی پەیڕە و کردبێ لەم حاڵەتەیە کۆمپانیای دڵنیاییەکە ئەتوانێت بە ئاسانتر پۆلیسەکەی بۆ دروست بکات و مەترسیەکانی قەرەبووکردنەوە باشترێک پێشبینی ئەکرێت. ئێستا بیماکردنی پرۆژەکان لە چه ئاستێکدایە لە هەرێمی کوردستان خاتەوەوی؟ تا ئێستا بیمەکردنەکان و دڵنیاییکردنەکان تا ڕادەیەک کەمە لەبەرەوەی تاوەکو ئێستا بڕیارێک نەبووە لەلایەن حکوومەتوانێت کە پرۆژەکان ئەبێ ملزەم بن یا پابند بن بە کۆدێکەوانەیان یاسایەکەوانە بکرێت بەڵام ئیشەڵا لەمەولا تەسەورە ئەکەین پێشبینیەکەین باشتر بێ لەبەرەوەی چۆنەڵی تەوعیە و خەڵک زیاتر ئەزانێت دڵنیایی چیە و پرۆژەکانیش زیاتر ئێستا بۆ پاراستنی سەلامەتی خۆیان لە ڕووی سەلامەتیەوە بێ یا لە ڕووی داراییەوە بێ باشترێکە بۆ هەم بۆ پرۆژەکان و هەم بۆ هاوڵاتیان و لەلایەکی تری شەوانێ هەم بۆ حکوومەت باشترێکە تاوەکو ئێستا بە شێوەیەکی گشتی زۆر نییە بەڵام پێشبینی ئەکەین زیاد بکات. باشە لە کاتێک دەکە و پێشبینیش دەکەن ئەوین خان بەشێکی خەڵکی لەوانەیە ترسی ئەوەیان هەبێ بڵێن دەبێت پارەیەکی زۆر بدەن ساڵانە بۆ بیمەکردنی چ بینایەک بێ یان کەلوپەلێک بێ ئۆتۆمبیلەکەی بێ شوێنێک بێت دایان جوورمان هەیە لەو شێوانە ئەمە وا دەکاتن کاتێ ئەم کارتە ڕۆنتر دەبێت کۆدێک هەبێتن کۆدێکی گیانی هەبێتن وا بکاتن کاریگەری لەسەر نرخەکەی دروست بکاتن نرخەکان دابەزن کەمتر لێبێن. ڕاستە خۆی بە شێوەیەکی گشتی هاوڵاتی وە ئەزانێت نرخی دڵنیایی زۆرە بەڵام لە ڕاستیە لە چاو ئەو مەترسیەی کە لە سەرەتی مەترسی تەبعاً زیانی دارایی کە لە سەرەتی نرخەکە بە شێوەیەکی گشتی ئەمەنە زۆر نییە بەڵام لەم حاڵەتەیە لە کاتێکا کە تۆ کۆدێک هەبێ پرۆژەکان ملزەم بکە کە پابند بن بەو کۆدەوە کە بە تۆکمەیی بیناکانیان دروست بکەن لەم حاڵەتەیە مادەم کۆمپانیای دڵنیاییەکە لە کاتی خەمڵاندنەکەی بۆی دەرەکەوێ
کە ئەمە مەترسی کەمترێکە ئەگەر کارەساتێک ڕوو بدا زیانی دارایی کەم ئەبێتەوانێت کە زیانی دارایی کەم بوویەوە کە ئەم پێشبینیە ڕوون بوو بۆ کۆمپانیای دڵنیاییەکە کەواتە مەترسی کەم ئەبێتەوانێت کەواتە مەترسی قەرەبووکردنەوە بۆ کۆمپانیای دڵنیاییەکەش کەم ئەبێتەوە کە ئەمەش بەڕاستەوخۆ تەسیرە کاتە سەر کەمبوونەوەی نرخی دڵنیاییەکە باشە ئەوین خەنەگەر بە نمونە بوو کەواتە لەمە لە هاوڵاتی خەمی ئەوەی نەبێت بڵێ من لەبەرەوەی بەڵێ ئەگەر ڕۆنتر بکەینەوە کەواتە لەمە لە هاوڵاتی ئەتوانێت بڵێ من ئەتوانم بە بەڵێ ئەتوانی چی بکە؟ هاوڵاتی ئەتوانێت خەمی ئەوەی نەبێت بڵێ من نرخێکی زیاتر ئەیەم بە دڵنیایی بەعکسەوە بە پێچەوانەوە نرخێکی کەمتر ئەیا بە دڵنیایی بۆی بووش زەڵالتر بێگەر بە نمونە باسی بکەین خانوویەکی خۆی بیمە بکاتن چەندی تێدەچێت چۆن نیە لەسەر چ بنامەیەک دیاری دەکرێتن نرخەکە بنەماکەی ئەوەیە یەکەم شت کە کۆمپانیای دڵنیاییەکە خەمڵاندنی مەترسیەکەیەتی خەمڵاندنی مەترسیەکە ئەوەیە کە سیر ئەکات بزانێ ئەم بینایە چەندێک مرجەکانی تونند و تۆڵیتیایە و چەندێ بە تۆکمەیی دروست کراوە ئەگەر تا ئەمە زیاتر بێت ڕسکی کەمتر ئەبێتەوانێ و لە عینەن کاتە سێری ئەوە ئەکات بزانێ نرخی ئەم بینایە بە چەنە ئایا ئەم بینایە بە چی دروست کراوە چەندێکی تێچووی دروستکردنەکەی بووە کۆنکریتەکەی چییە بۆ نمونە و لە عینەن کاتە لە ناو بیناکەیە چیمان هەیە ئایا نرخی کۆی گشتی نرخی ئەو کەلوپەلانەی لە ناو بیناکایە هەیە چییە ئەمانە هەمووی حساباکرێت کۆمپانیەکانی لە هەرێمی کوردستان لەم بوارەدا کار دەکەن خاتو ئەوین لە هەموو بوارێکدا هەن هەموو پێویستیەک دەتوانن بیمە بکەن بە دڵنیاییەوە بەڵێ بە دڵنیاییەوە چونکە لە هەموو کەلوپەلێک هەموو ئەو شتانەی کە مرۆڤ چۆنەڵێ هاوڵاتی خاوەنداری ئەکا ئەتوانێت دڵنیایی بکرێ لە هەموو پێداویستیە ئێمە چۆن پێڵێن پێداویستیەکانی کە هەتا ئەوانەی کە ئەتوانی دەستی لێبێ و هەموو ئەوانە معنەویەکانیش بەڵێ هەمووی ئەتوانین و هەموو کۆمپانیەکانی دڵنیایی لە کوردستان و لە عێراقا ئەتوانن بە هەموو شێوەیەک بە شێوەیەکی گشتی دڵنیاییان بۆ بکەن شەڕ و ململانەی ئەم دواییەی ناوچەکەی گرتو بووە هیچ جوڵەیەکی خستە نام ئەم کارتەدا لە هەرێمی کوردستان لە دڵنیاییدا تاوەکو ئێستا بە شێوەیەکی زۆر کاریگەر نەیخستۆتە سەری بەڵام پێشبینی ئەکەین و هیوادارین چونکە لە ئەخیردا دڵنیایی ئیسیفادەی خاوەن پرۆژەکانی تایە و سوودی تایە بۆ هاوڵاتیان خۆشیان باشە زۆر سپاس دەکەم ڕێزدار خاتو ئەوین جەزا شەڕەزا لە بواری کارتی دڵنیایی لە سلێمانیەوە لەگەڵمان بووی ماندوو نەبن